F35 لەگەڵ سیخۆی 57 ینی هاوتای سیخۆی 57 بەڵێ سیخۆی 57 ڕووسی هەیە سیخۆی 75 دروست کردووە لە داینا لە معرز بەس تاکو ێستا نەفڕیوە کەس نەبینیوە لە ئاسمان بەستە زەوی لە معرزدان درابوو فڕۆکەش تاکو لە ئاسمان نەبێتن ناتوانانی تەقیمی بکەیت لە منزوماتی ڕادار F35 زۆر پێشکەوتوترە لە سیخۆی 57 لە حربی ئەلکترۆنی سیخۆی بڵین F35 پێشکەوتوترە لە مەدەیاتی دوورەوە لە موشکەوە ئەم ئامڕان بەکاردێنێتن 120 ئەمانە پێڵەن فایران فۆرگێت تێگرە و لە بیری کە خۆی هەدەفە تۆ بسوڕێ بۆ هەدەفێتر وازەوە بێنە هەمووشی بڵین BVR Beyond the Visual Range خارج مدى النطاق البصرية خارج مدى الرؤية البصرية نايبينيت روس R71 بەکاردێنێ ئەم موشکانە لە مستەوای موشکی ئەمریکی نییە بەڵام ئەگەر بگاتە کۆنتاکت نێزیکێک بنەوە رووسیا 57 باتەوە حركة ثلاثية الأبعاد